کۆتایی وەرزی پاییزە و هێشتا جوتیاران چاوەڕوانی بارانبارین دەکەن تاکو بتوانن زەویەکانیان بچێڵن. وەک بەشێک لە جوتیاران ئاماژەی بۆ دەکەن بەراورد بە ساڵانی ڕابردوو بارانبارین تا ئاستی پەڵا دوا کەوتووە. هەر ئەمەشە وای کردووە تاکو ئێستا بەشێکی زۆر لە جوتیارانی پارێزگای هەولێر دەست بە چاندنی گەنم و جۆ نەکەن. ئەوڕۆکە دەی مانجی دوازدەیە پەرە نەکەتێ باران نەباریە ئەوی کەمەک ئاوی هەیە کارەبایەکەش زۆر کەمە ئەوە لە خۆی وا بربرە تۆ دەکا ئەوی ئاوی نییە شێرایتی و ئەتیمالە عرتەیە ئێستا دەچینە ناوێ هەلێرە لەو دەورا و پشتەی ئیمن و هیچ چەندان خزمانی دی هەردەکام و بوویتە کەسەک نە تۆ دەکرێنە هیچکە هیچکە چینە دوو بەش کردبی بەشەک مابی دەغر وڵی سەبەکە هیچ کەتیە ئەوی بە ئاوینی ئاو داتن و کەنەی بیتن سبکە بە هیچ وەرکاتن زێ هەیە دەبدەبیتن نات سەقەتش دەبیتن ئێستا ئەی خۆم ئەوە تەماشاکە کوڕەکەم تۆی دەدا تۆ کاتۆ ئاوی داتن ئێستا ئەوە هیچ کا هەردەواگاسین لێدرا هەموو کەسە کارە بەناو کەس کارگەوەکەم چی لێکونش ئاو نەبی. وەک بەشێک لە جوتیاران و شارەزایانی کەرتی کشتتوکاڵی ئاماژەی بۆ دەکەن وەرزی چاندنی گەنم و جۆ لە کوردستان لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە دەگۆڕێت بەڵام بەگشتی مانجی داتاک و مانجی دوازدە بە کاتێکی گونجاودا دەندرێت هەردوواکەوتنێکیش لەو ماوەیە زیان بە بەرهەمی گەنم و جۆ دەگەێنێت بە تایبەتی ئەو ناوچانەی پشت بە بارانبارین دەبەستن. بۆ قورعان لە پاش مانجی باش هەتا 11 عیبی نابیت پەرە بکەی پەرەی پاییزی وەڵڵاهی ڕەعمی خۆی دەیوێتن چکە ببێ ڕەعمی خۆی هەنابی ببێ باران و بەس ئینشاڵڵا هەدەستباری و هەموو سار لۆی ڕێک ناکەی لۆ ناقسەی ئەوکە ئاوداتن ئەنعامە لێرە چلێکەنە لێرە دوسێ پارچێک کەمان هەیە هەموو ڕێک ناکەویتن ئەرێ وەڵڵا ئەدی بیری دێ کارەبای دێ ئاوی دێ. لەگەڵ ئەوەی وەزارەتی کشتتوکاڵ هەوڵی چارەسەرکردنی کێشەی جوتیارانی داوە و کار بۆ پەرەپێدانی ئەو کەرتە دەکات کەچی تاکو ئێستا جوتیاران چەندین کێشەیان هەیە بە تایبەتی لە وەرزی ئێستا کە وەرزی چاندنە بەشێکی زۆر لە جوتیاران ناتوانن ئامێری ڕەشاندن و سیستەمی ئاودێری بۆ خۆیان دابین بکەن تاکو دواکەوتنی باران بارین کاریگەری لەسەر بەرهەمەکانیان نەبێت. بەها عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.